وڵاتیان دڵنیاکەینەوە بەوەی کە بڕی پێویست لە زەیت لە کوردستاندا هەیە تەنها ئەو شەریکەیە ئەو کارگەیە کە لەوێ هەیە 1,500,000 لیتر مەخزونی هەبوو و 1,600,000 لیتری تریشی لە بەڕێگاوە بوو کە دەهات و بەردەوامیش دەبێتن کە تەغزیەی بازاڕی پێ بکە. جگەلەوە یەک لەو ملاحەزانەی کە خەڵک هەیبوو لە بازار لەسەر هێلکە بوو، گرانبوونی هێلکە بوو، بۆیە ئەوڕۆ بەلامانەوە گرنگ بوو کە سەردانی ئەو چێلگە پەلەوەریانە بکەین بۆ ئەوەی بزانین وەزعی بارودۆخی ئینتاجی هێلکەمان لە چیدایە. ئێمە لێرە گەیشتینە ئەو حاڵەتەی کە بڕی هێلکە لە هەرێمی کوردستان پێداویستەکانی ناوخۆمان بە شێوەیەک پڕ دەکاتەوە و هێلکە حەجمی گەورە و حەجمی بچووکتری هەیە. حەجمە گەورەکەی بە هیچ شێوەیەک نابێت لە بازار بە 5,000 دینار زیاتر بفرۆشێ و ئەوانی تریشیان لە 4.5. بۆیە هەر کەسێک هێلکە لەم دوو سەعرە زیاتر بفرۆشێ ئێمە لێژنەکانی چاودێری بازرگانیمان ڕاستپاردووە بۆ ئەوەی ئیجراعاتی یاساییان لەگەر بکەن و سزا بدرێت. دراسی ئەوەمان کردبوو ئەو چێلگە پەلەوەریانە مریشکەکانیان لەمە دوا بدەن بە مەتزەرەکان لەوێوە سەر بڕێ و ئینجا دابەشی بازار بکرێ بۆ ئەوەی بگاتە هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەو نەخۆشیە لە شوێنەکانی سەربڕی لا کۆڵانن و ئەوانە نەبێتە خەتەر بۆ هاوڵاتیان.